بەناوی خی گەورە بێگومان مامۆستاجان بەنسبەت ئەو دەستە گشتی ئەمن زۆر سوپاسیان دەکەم و بەڵێنیشان پێ دەم لە ئاستی متمانەیان بم انشاءالله هەمیشە باز دەکەم نۆکو سەلاحەدین سیامەند هەتا ئەو ڕادەیەی کەشتەشی زیاد کەم لەسەر کەسایەتی خۆم و کێرفی ناوی سەلاحەدین سیامەند نەوەکو کەمیکەم لێ دەبی مادی بنێکی زۆر بکەم هەموو جهدێک سەر بکەم بتانم یانی ورشی هەولێر خزمەتیان هەر هەولێر بکەم و خزمەتی شارەکەی خۆم بکەم بتانین جوانترین نوێترین پلان لە بۆ نادەکە دابڕێژێن ئەمن سەرەتا سوپاسی یان یەکەی بە یەکەی دەستەی گشتی یانی وەرچی هەولێر دەکەم بەڕاستی کارێکی گەوریان ئەنجامدا و پیرۆزبایی لە هەمویان دەکەم پیرۆزبایی لە شاری هەولێر دەکەم کە متمانیان بە کۆمەڵە گەنج داوە دیسان کە ئەو ئیشەی ئەوان کردیان بەڕاستی کارێکی زۆر زۆر گەورە بوو لێ ئیشاڵە لە ئاست ئەو متمانەیوان دەبین. سەرەتا سوپاسی ئێوە دەکەم سوپاسی هەموو کەناڵەکان دەکەم کامڕۆ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان بوونە زۆر سوپاسی دەستەی گشتی یانی وەرچی هەولێر دەکەم بەڕاستی ئەو دەستە گشتی ئەگەر متمانە بێ ئەمە نەبەخشێ ئێمە ناتوانین ببین بە ئەندام لایەنەکە زۆر مەمنونم زۆر سپاسیان دەکەم ئینشاڵڵا لە جێگای متمانەی ئەو دەنگدانیان دەبم لەبەرەوەی دەنگدان مەسئولیاتە چون کار کەسێک دەنگ دەداتێ مەسئولیاتێکی گەورە لە سەرشانی خۆیلا دەبا دەیخاتە سەرشانی ئەو کەسێک کە دەنگکەی داتێ ئێستا من وای ئەحساس دەکەم مەسئولیاتی زیاتر لە 120 کە 125 کەس لە سەرشانی منە ئینشاڵڵا ئەگەر خوا بۆمان ئاسان بکاتن و بە بەرنمەیەکی تۆکمەوە بە ئیشێکی جوانەوە بتوانین خزمەتیان بکەین ئێمە خەڵکی و شارێنە و خەڵکی و هەولێرین لایەنەی هەولێر گەورە بووینە و لایەنەی هەولێر پەروەردە بووینە و زیاتر لە 20 ساڵ خزمەتی و یاریمان کردیا وەکو یاریزان ئینشاءڵڵا وەکو ئیدارەش وەکو ئەندامیش لە دەستەی کاتژێڕی بتوانین خزمەتێکی باش بکەین بە تایبەتی من لە بۆ هەموو یاریەکان وەکو یەک چاورێ دەکەم بە تایبەتیش تۆپی بالە لەبەرەوەی اختصاسی خۆمە زیاتر دەزانم زیاتر ینی ئاگام لیان دەبێتن بەڵام بۆ تۆپی پێ و بۆ تۆپی دەست و بۆ تۆپەکانی دیکە هەر بۆ من وەکو یەکە و ئەوەی ئەوان بۆ منیان کرد و کە دەنگیان بە مندا بڕوا ناکەم هیچ کەسێک بۆ من بتوانێت بیکاتن زۆر مەمنونیانم زۆر سوپاسیان دەکەم ئینشاءڵڵا جێگای متمانی ئەو دەنگانیان دەبم کە بەمنیان بەخشێت. بەڵێ بەناوی خوای گەورە بێگومان ئێمە ئەمڕۆ خۆتە جەنابتان ئاگادارن پرۆسەکە الحەمدوللا تەواو بوو ئینشاءڵڵا ئەمە بەیانی کۆ دەبینە بۆ دیاریگە یەکلاکردنەوەی پۆستەکان ئینشاءڵڵا ئەو کاتە ئەمە بەرنامە و پلانی خۆمان هەیە بێگومان بۆ باشترکردنی و بارودۆخی کە ئێستا یانی هەولێر تێدایە بە هەموو بوارەکانیەوە چ بواری بەسەر بەشدارێکی تیبی تۆ پێ بەشدار خولی عراقی بیتنی یاخود توی خولی کوردستان بنی هەموو ئەلعابەکانی کە بێگومان ئێمە بەرنامە پرۆگرامی خۆمان هەیە ئینشاءڵڵا هەوڵدەین لەگەڵ برادەران بەرنامەیەکی جوان دابنین بۆی ئەو بارودۆخی کە تێکردن چای بکەین. بەناوی خوای گەورە پێشتی زۆر سوپاسان دەکەم بۆ ئامادەبوونتان و هەروەها سوپاسی دەستەی گشتی دەکەم کە متمانەیان بە من بەخشی زۆر سوپاسیان دەکەم هیوادارم بتوانین یعنی هەر ئەوەندە بتوانین هەوڵش دەدەین یانەی هەولێر بگەڕێنینەوە ڕێچکەکانی سەرکەوتن و هەروەها ئاش بکەینەوە لەگەڵ جەماوەری خۆشەویست. پێش هەموو شتێک دەستەی گشتی زۆر سوپاسیان دەکەم بە حقیقەت هەڵبژاردنە هەموو شتێک ڕوودەدا بەڵام ئەوەی کە ئەمڕۆ وەکو دیدار یەکەم جار بوو ئەزمونێکی زۆر قڕز بوو لە بۆ من دەتوانم بڵێم هەندێک شت ڕووی دەدا قەرارێک بدرێ بەڵام ئەمن وەکو دیدار پەشیمان نەبووم لە هیچ شتێک تا ئەو کاتی ئاخر ساتەکان بتوانم چێ بکەم کە لە ببم بە یەکێک لەو کەسانەی کە خزمەتی یانەی وەرزشی هەولێر دەکا دووبارە سێبارەی سوپاسی هەموو ئەو کەسان دەکەم کە دەنجیان بە مندا من دیدار حامد لەگەڵ کێشەکانی یانەی وەرزشی هەولێر ئاشنایە تا بەپێی توانە بتوانم ئەو کێشان بمبڕکەم یاخوتەوەیە تۆزێک کەمکەمەوە زۆر سوپاس. طبعاً سوپاسی دەستەی گشتی دەکەم کە متمانەیە بەمدا بۆ 4 ساڵیت کە بەداخەوە بۆ برادرانش کە لەگەرمان بوون ئەو چەند ساڵە دەرنەچوون جارێ زووە باسی پلانەکانی پێنە تا کۆ دەبینەوە بزانیت چمان لە بەرنمەیە لە ڕووی دارایی بزانێت چمان حکوومەت چۆن یارمەتیمان داتن ئیشاڵە لایەندێکی نزیک کۆ دەبینەوە بەرنامەدا دەڕژێت. سەرەتا زۆر سپاسی دەستەی گشتی یانی وەرشی هەولێر دەکەم کە دەنجام بەم بەڕێزانەدا و توانیان ئەم بەڕێزانە سەر بێخن بۆ دەستەی کارژێڕی و هاندەران و وەرزشەسان لە هەولێر کوردستان چاوەڕوانێکی زۆر لەم ئەندامە بەڕێزانە دەکەن و دڵنیام کە ئەم بەڕێزانە دەتوانن لە داهاتوودا سەرکەوتن بۆیان هانی هەولێر بەدەست بێنن و دڵنیام کە لە داهاتوتان هاندەران بە یاریگە ئاش بکەنەوە یانی هەولێر بگەڕێنەوە سەرڕێچکەی نازناوەکان و هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم هیوادارم لە داهاتوودا کاری جوان بۆیانەکەمان بکەن و یانی هەولێر ئەو جۆش خۆشەی کە جاران هاندەران هەیبوو بۆیانەکە دووبارە بگەڕنەوە هاندەران بە یاریگەکان شادنەوە دووباری وای سەرکەوتنیان بۆ دەخوازم هیوادارم لە داهاتوودا کاری جوان بکەن.